ئەم بەنداوانە ئەم پۆندانە گرنگێکی زۆریان بۆ هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی زیاتر لەبارەی گرنگیانەوە بزانین بەڕێز کاروان سەباح حەورانی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ نامادەیە. کاروان زۆر بەخێر بێی. حکوومەت پلانێکی گشتی هەیە و جدی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا وشکە ساڵی چیتان کردووە لە کابینەی نوێم؟ بەڵێ ئەگەر ینی بیرمان بێت لە دوهەمین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان جەنابی سەرۆک لە دهۆک یەکێک لە ئامۆژگاریەکان و یەکێک لە فەرمانەکان کە بەڕێزیان بایەخی پێدا بابەتی ئاسایشی ئاو بوو. دیارە ئەم بابەتە ڕنگدانەوەشی لەسەر بیر و بۆچوونی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی هەیە کە بۆ خۆشی زۆر بایەخ بە بابەتە استراتیژیەکانەدا و بابەتەکانی ئەوەی لە دێراساتی مستەقبەلی فیچە ستەدیس هەیە کە گرنگیان پێ بدرێت لەوانە بابەتی ئاسایشی ئاوە. بۆیە دەتوانم بڵێم ئەو کابینەیە زۆر ڕووسورە زۆر سەربەرزە لە هەموو بوارەکان، بەڵام بەتایبەتی لە بواری ئاو ئەوەی کە کراوە خەونێکی زۆر گەورە بووە. ینی ئێمە قدرەتی گلدانەوەی ئاو تەنها لە 2 ساڵی ڕابردوو 160 ملیۆن مەتری سێجا زیادی کردووە لە هەرێمی زیادی کردووە. کەواتە بەو نۆبەردا و 20 کە باسم کرد ئێستا توانای گلدانەوەی ئاو لە هەرێمی کوردستان چەندە؟ ئێستا توانای گلدانەوەی ئاو لە هەرێمی کوردستان 10 ملیار و 200 ملیۆن نزیکە لەو ڕقەمەوە، یعنی بە بەندا و پۆندەکانەوە کە هەمانە 10 ملیار و 200 ملیۆن ئەوە حەجمی توانای ئێمەیە بۆ گلدانەوەی ئاو. ئەمە ڕقەمێکی کەم نییە، بە تایبەتی بۆ وڵاتێکی وەکو ئێمە کە هەمیشە داگیرکرا و هەمیشە وێران کرا و هەمیشە لە جەنگا بووین. ئەم ڕقەمە چیمان بۆ کات؟ ئەتوانێت هەرێمی کوردستان لە وشکە ساڵی بپارێزێت؟ ئەتوانێت لە ڕووی کشت و کاڵەوە سوودێکی زۆر بە جوتیاران بگەێنێت؟ ئەم ڕقەمە ئەومان پێ دەڵێ کە هەرێمی کوردستان لە حاڵی پڕبوونی ئەم بەنداوانەی کە هەیە توانامان هەیە ئەگەر پڕ ببن هەموو ئەم بەندا و پۆندانە پڕ ببن، توانامان هەیە بۆ مدەتی 1 ساڵی ڕەبق ئەگەر 1 قەترە ئاوی نوێشیان نەیەتە ناو ئەو بۆ هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان دابین بکەین، چونکە توانای گلدانەوە نزیکە بێتەوە لە 1500 مەتر بۆ هەر نەفرێک بۆ ساڵێک لە هەرێمی کوردستان. ئەمە ڕقەمێکی دڵخۆشکەرە. ئەوەی زیاتر جێگەی دڵخۆشکردنە دابەشبوونیانە. تۆ تەماشا بکە ئێمە لە گەرمیان و لە حدودی پەروێزخانەوە لەو پەڕی باشووری ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستانەوە بیگرە حتا دەگاتە ئەو پەڕی باکووری ڕۆژئاوای هەرێمی کوردستان لە سنووری زاخۆ قەزانیە پۆند و بەنداوی بۆ دروست نەکرابێ. ئەمە دلیلی چییە؟ دلیلی ئەوەی وەکو یەک کاری تێدا دەکرێت کاکاروان؟ ئەمە وەکو پلان و وەکو دیدگا بۆ هەمووی وەکو یەکە، بەڵام بڵێم لە هەموو شوێنێک وەکو یەک دەچێتە پێشەوە نەخێر ناچێتە پێشەوە. بەسەراحەت دەڵێم لە هەندێک شوێن کێشە دروستەکرێ، لە هەندێک شوێن ئیدارەی هەندێک شوێن نەک هاوکار نین بەڵکو کێشە لە بەردەم ئێمە دروستەکەن. بۆچی؟ ساڵی ڕابردوو لە مانگی 8 ئێمە لەسەر فەرمانی جەنابی سەرۆک وەزیران و بە فەرمانێکی کارگەڕی لە دیوانی ئەنجومەنی وەزیرانەوە دەرچوو بوو. ئێمە چوین پاش سەردانەکەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ هەڵەبجە و هەورامان و ئەو دەڤەرە چوین سەردانی قەزای خوڕماڵمان کرد، قەزایەکی نوێیە چۆنی پێش بخەین و چۆن سوود لەو سەرچاوە ئاویانە وەربگرین. کۆمەڵێک پرۆپۆزەڵی زۆر گەورەمان ئامادە کردو. یەکێک لەوانە پرۆژەی کۆڕنیشی گەنجان زەڵمە کە من بێگومانم ئەوە دەبێتە تحفەیەکی گەشتیاری و ئابووری بۆ ناوچەکە، چ لە ڕووی گەشتیاریەوە چ لە ڕووی ئاودێریەوە. بە 1 دانە ساڵ بە 1 دانە ساڵ ئەوەندە تەگەرەیان بۆمان دروست کرد، بە 1 ساڵ نەمانتوانی جوابەکەی ئەنجومەنی وەزیران بگەڕێنینەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ئێمە ئەخلاقی ئیداریمان ڕێگەمان نادا هەموو شتێک بڵێن، ناشمانەوێت سایکۆلۆژیەتی خەڵکمان دوو بکەین، دەزانین خەڵکی کوردستان زۆرمان دوو. بەس شتێکی شەیە کاکاروانیانی خەڵکی ئەو دەڤەرانە لەوانەیە ئێستا گلەی لە حکوومەت بکەن بڵێن وەکو پێویست ئەوەی کە بۆ هەولێر و بۆ دوهۆکە کرێ بۆ ناوچەکانی ئەمە ناکرێت. من یەکشت بە خزمەکانی خۆم و بە خەڵکی خۆم لەو منتیقە بە تایبەتی دەڵێم بەڕێوەبەر هەبووە لادراوە بەس دەبەرەوەی هاوکاری ئێمەی کردووە بۆ ئەوەی ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین. یعنی لەمە زیاتر چیتر هەیە؟ ئەم پرۆژەیە لە خزمەتی کێوە ڕێگەی لێگیرێت؟ ئەم پرۆژە من نازام لە خزمەتی کێ، بەس ئەم عەقڵیەتەیە کە باوەڕی وایە ئەگە خەڵک خۆشگوزەران بێ خەڵک ڕازی دەبێت لە حکوومەت، کە ڕازی بوو لە حکوومەت دەنگ بە پارتیەدا و دەڵێ ئەوە ئیشی پارتیە. ئەم تێڕوانینەیە کە حەزی لێیە کێشە هەبێت و بۆ معلوماتت ئەو کاتەی بەنداوی گۆمەسپان بناغەی دانرا ئیش تەواو دەکرا، من باشم بیرە لەلایەکەوە درۆنمان بۆ دەهات لە لای میلیشیاکانەوە، ڕەفیقەکانی میلیشیاکان موچە و بودجەیان دەبڕی، گەمارۆیەکی سەخت لەسەر کوردستان هەبوو، هاو ئاراستەکانیشیان لێرە هاشتاگی دێڕوخێنینیان بڵاو دەکردەوە. ئەلەو کاتا مەسرور بارزانی
پرۆژەی بەنداوی استراتیژی گۆمەسپانی دەکردەوە و بەردی بناغی پرۆژەی نوێشی دانا و تەواویش کرا بۆیە جەنابی سەرۆکی حکوومەت کە شتێک دەڵێ دەیکەین دەیکات و بڵێن ناکرێت ناکرێت ئەمە یەکلاییە بۆ ئێمە. کاکەڕوان لە سەرەتای قسەکانت وتت ئەوەی لە کابینەی نوێما کردومانە خەونێک بووە بۆ بەدیهێنانی ئەم خەونا کە گەیشتوونەتە ئێستا لەمپەرەکانی بەردەمتان چی بوون؟ ئاستەنگ و ئاڵنگاریەکان زۆر بوون؟ چەند گرفتیش زۆر بوو بێت کاتێک کە نووسنگەی جەنابیان یا دیوانی ئەنجومەنی وەزیران یا بەڕێزیان خۆی ئاگادار بوو بێت هیچ کەسێک نەیتوانێەوە ڕێگیر بێت هیچ کەسێک نەیتوانێت کێشە دروستکە بە تایبەتی لە سنووری پارێزگاکانی هەولێر و دهۆک بۆیە کێشەکانی ئێمە ئەو پرۆژانەی کە کردومانە ئەتوانم بڵێم کێشەمان کەمتر ڕوو لەوانەیە کێشەی گەورەمان دارایی بوو بێ ئەگینا کێشەکانی دیکە بە ئاسانی چارەسەر بوو و من ئەمە تەنها لەوانەیە ژێرخان ئەو شتەیە کە هاوڵاتی دەیبینێ بەڵام هەندێک دیتەیل هەیە کە هاوڵاتێکی سادە نایبینێ با من هەندێک شتت پێ بڵێم. کۆستی دروستکردنی پرۆژەی بە تایبەتی بواری ئاو لە هەرێمی کوردستان پێشتر یەکێک بووە لە بەرزترین تێچووەکان لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو کابینە بە بەرنامە کاری کرد ئەو تێچووە کەم بکرێتەوە. چۆن؟ بە بەڵگە پێشتر تێچووی دروستکردنی پۆندێک 1 ملیار و 600 میلیۆن دینار بوو. ئێستا هەر ئەو پۆندە بە 800 میلیۆن دینار دروست کراوە. و پاش ئەوەی پرۆژەی پۆندی هەرەوەزیمان داهێنا و لەو کابینەیە چوە بواری جێبەجێکردنەوە ئێمە پۆندمان دروست کردووە کۆستەکەی 200 میلیۆن لەسەر حکوومەت کەوتووە لە 1 ملیار و 600 میلیۆنەوە لەکوێ بۆ 200 میلیۆن لەکوێ هێشتا ناڕازین لەوەش دەڵێن دەبێت کەم بکرێتەوە. بۆ یەکەمین جار لەو کابینەیە یعنی پێشتر هەر ئاو دەرهاتووە لە ژێرزەوی لەو کابینەیە پرۆژەمان جێبەجێ کرد چۆن بە شێوەیەکی دەستکرد ئاوی سەرزەوی و ئاوی لافاوە ئاو زیادە بخرێتەوە ژێرزەوی لە ژێرزەوی خەزن بکرێت و تاوەکو ئێستا 8 پرۆژەمان جێبەجێ کردووە کە ئەمە گۆڕانێکی نەوعیە لە ڕووی زانستیەوە لە ئیدارەدانی ئاو و هەموو بەتوانا و خێبرە و دەستی کاری ناوخۆی ئەم جۆرەشتانە جێبەجێ کراوە وەجگەلەوە تۆ دەبینی کۆمپانیەکانی ئێمە و حکوومەتی ئێمە گەشتوتە ئاستێک بەنداوی 100 میلیۆن مەتری دروستەکە وەکو ئەوەی گۆمەسپان و وەکو ئەوەی لە دوین دەیبینین لە کاتێکا زۆر وڵات هەیە توانایان نییە وڵاتن و خاوەن سیادەن و چەند ساڵە وڵاتیشن ناشمەوێ ناو بدەم بەس داوا لە وڵاتی ترەکەن بێن بەنداوی بۆ حەجمەیان بۆ دروست بن. ئەمانە هەموو گۆڕانکاری گەورن هەموو دەستکەوتی گەورن و بیریشمان نەچێت ئێمە لە ناوچەیەکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پاش 2030ەوە دەستکەوتنی ئاو دەبێتە خەونێک و دەبێتە خەیاڵێک. هەرێمی کوردستان توانیوێتی خۆی لەو خەما بە دوور بگرێت بەوەی کە ئێستا کاری بۆ کات؟ من ینی باوەڕم وایە گەورەترین شانسی ئێمە ئەوەی بوونی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی لەم دۆخە و لەم کاتە هەستیارەدا بۆیە هەموو ئەو کارانەی کە لەو چوارچێوە دەکرێت خۆ ئامادەکردنە بۆ ئەوەی تووشی ئەو بەڵایە نەبین کە خەریکە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە. بابەتی وشکی بیرت نەچێت ڕووبارە زۆر گەورەکانی وەکو دیجلە و فرات ئێستا بە پێوەری زانستی مواسەفاتی ڕووباریان نەماوە بوونێتە کەناڵی نەقڵکردنی ئاو. لەم ناوچەیە کۆکردنەوەی ئاو بەو شێوە جغرافیە دابەشبوونەی گەورەترین خزمەت نەک بەمنەوەیە بەنەوەکانی داهاتوو و بە ژینگە و سروشتی کوردستانەکە. کاکاروان لێرە و لەوێ گوێمان لێ دەوترێت کە ئەمە ئەرکی حکوومەتە و ینی ناکرێت وەکو منەت بە هاوڵاتیانی بفرۆشێتەوە دەبێت بکرێ بەڵام لە هەندێک ناوچەی دیکە بینین ینی ناوچەکان هیچ خزمەت گوزاریەکیان نییە هیچیان بۆ نەکراوە وەڵامیەوە چییە بۆ ئەمە؟ بەشێک لەو پرۆژانەی تۆ دەیانبینێ لە ناو شاری هەولێر دەکرێت لەسەر داهاتی شارەوانی خۆی دەکرێت نازام 1970 شتێکی لەو جۆرەیە دەبێت خەڵکی ئەو شوێنانە پرسیار بکەن داهاتی شارەوانیەکانی وەکو سلێمانی و هەڵەبجە و کەلار و ئەوانە بۆ کوێ دەڕوا ئەی بۆ لەوێ ناتوانن جادەیەکی پێگوڵ ڕێشکەن بۆ ناتوانن پردێکی پێ دروستکەن ئەو هەموو گومرگ و نازانم دەواازەی سنووری شتانە هەیە خۆ داهاتیان هەیە بۆ کوێ دەڕوا دەزانی هەندێک شت حکوومەتی هەرێم قەت نەیوتووە ئەمە منەتە ئێمە خزمەتکاری خەڵکین واجبی خۆمان جێبەجێ دەکەین بەس خۆ مافمان هەیە خەڵکیش بزانێت کە ئەم شتە بۆ خزمەتی ئەو دروست کراوە ینی چۆن بتوانین بە هەمووانەوە باشتری بکەین. زۆر باشە کاکاروان پێم بڵێ ئەم ساڵ بەرهەموو دەستکەوتان چییە بێ چەند پۆندی نوێ چەند بەنداوی نوێ دروست دەکرێن؟ ئەمە بێگومانین شتی تازەتریش لە ڕێ ئینشاءالله ینی ساڵی داهاتوو من بێگومانم سوپرایزی دیکە لە ڕێە سوپرایزی زۆر گەورە کە من باوەڕم وایە هەر لە بواری ئاوایە
کە دەبێتە ینی وەرچەرخان لە ڕووی ئابووری ئاو و پێشخستنی ئابووری کوردستان بەس ئێمە زۆر پێشی حەدەز ناکەوین ناڵێن ئەوە دەکەین و ئەوە دەکەین هەتا ئەو ڕۆژەی جێبەجێ دەبێت ئەو جا پیشانی خەڵکی دەدەین بەڵام بێگومان بن سوپرایزەکان هەر بەردەوامە بن هەر لە بواری ئاو پۆند لە هەموو بوارەکان بەڵام لە بواری ئاو بە تایبەتی بەردەوامین لە گۆڕانکاری نوێ و ئینشاءالله لە ساڵی داهاتوو سیستەمێکی نوێش بۆ بابەتی چاودێریکردنی سەرچاوەکانی ئاو ئینشاءالله ئەوەش ئیشی لەسەر دەکرێت ئەمە کاتی خۆی ئینشاءالله وەکوتم با هەمووی بۆ سوپرایز دەبێت ئینشاءالله لە کاتی خۆیدا هەموو شتێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوونەکەینەوە زۆر باشە بۆ هیوایین کە هەر لێرەوە باسی ئەم بابەتەش بکەین کا کاروان پێم بڵێ کە بەتایبەت ئێستا بەنداوی دوین کە سەرۆک وەزیران مەسرور بارزانی خۆی سەردانی کردووە کارەکانی بەکوێ گەیشتووە بەڵێ بەنداوی دوین تەوان ئەگەر نازانم بەشێک لە بینەرانمان ئەوەی بەڕێزیش سەردانی ئەو ناوچەتان کردوێ ناوچەیەکی زۆر زۆر جوانە زۆر تۆپۆگرافیایەکی زۆر جوان و خۆشی هەیە بەس کێشەیەکی زۆری هەیە ئەوی ژەوێ لە زستان ئاوێکی زۆر بە بەلاش دەڕوا و لە هاوین قەترەیەکە ئاوی نییە ینی ئەمە زۆر جار خەڵکی ئەو گوندانە دێن دەبێ بیریان بە بیر ئاویان بۆ دابین بکەین دروستبوونی دەریاچەیەک بەو حەجمە گەورە و لەو ناوچە تۆپۆگرافیە جوانە کە نزیکی شاری هەولێر نزیکی شقڵاوە پیرمام ئەوە پێش هەموو شتێک لە ڕووی گەشتیاریەوە سوودێکی زۆر زۆری دەبێت لە ڕووی ئاودانەوە بۆ دەشتەکانی دامێنی دەتوانێت سوودێکی گەورەی لێوەربگیرێ بۆ دروستکردنی پرۆژەی ئاودێری و جگە لەوانش بۆ پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی و بۆ ژینگەی کوردستان ئەمانە هەموو سوودی دەبێت و ناوەندێکی نوێی گەشتیاری دروست دەکات چونکە ئێستا ئێمە دەبینین زەختێکی گەورە لەسەر ئەو خەتەی شقڵاوە هەیە لە بۆ گەشتیاری بەڵام بە دروستبوونی بەنداوی گۆمەسپان لەولاشەوە دروستبوونی بەنداوی دوین یعنی ئەوە وا دەکات سپیسی نوێ مەجای نوێ دەکاتەوە بۆ ڕاکێشانی زیاتری و بەرهێنان و زیاتری گەشتیاری و زیاتری جێکردنەوەی پەرپێدانی ئابووری لە ناوچە جیاوازەکان و دابەشبوونیان بەنداوەکەی سەدەسی پێکردووە لە قۆناغەکانی بڕیندایە بە گوێرەی ئەو تایملاینەی کە بۆی دانراوە سریعتر لەوەی کە بۆی دیاری کراوە بێگومان دەچێتە پێشەوە چونکە ئەو کۆمپانیایە و حکوومەتی هەرێمیش پێشتر بەنداوی گۆمەسپانیان جێبەجێ کردووە و ئەزمونمان هەیە لەوێ کە پێش کات تەواویان کرد بە هەمان تەکنیک کە لەم لا جێبەجێ دەکرێت ئەویش ئەو جۆرە نوێیەی کۆنکرێتە کە ئەو بۆ یەکەمی جار بوو لە عێراقا بەکاربهێن جیاوازیەکەی چییە کاکەڕۆن جیاوازیەکەی کۆنکرێتە ئاساییەکەی تر هەر بە وەکو کۆنکرێتێکی ئاسایی بەس ئەم جۆرە دەپەستێنرێ و تەڕ دەکرێت ینی عملیەکە تێدا سەریعترە و بەهێزتریشە لە جۆرەکانی دیکە زۆر باشە باست لە کەرتی گەشتیاری کرد بێگومان دوو پای سەرەکی بۆ کەرتی گەشتیاری پاکی ژینگە و بوونی ئاوە تا چەندەم پۆند و بەنداوانە توانن کەرتی گەشتیاری زیاتر ببەنە پێشەوە دەگەن چه ئاستێک لە ئاستی ستانداردی نێودەوڵەتی بەڵێ دیارە ئەمە لەبەرەوەی کوردستان لە ڕووی تۆپۆگرافیەوە ینی تۆپۆگرافیایەکی زۆر زۆر جوانی هەیە گەورەترین گرفتی ئێمە ئەوەیە لەم تۆپۆگرافیایەت یەکەم کێشەی جادەوبانمان هەبوو کە هەموو شوێنەی جادەوبانی پێنە دەگەیشت دووەم کێشەی ئاومان هەبوو چونکە عادەتەن گەشتیار حەزی لە بوونی ڕووبەرێکی ئاوی هەیە حەزی لە تەماشاکردنی دیمەنێکی ئاوی هەیە بۆیە ئەوەی یەکەم ڕێگەوبان دەبینیت ینی تۆڕێ ڕێگەوبان چۆن پێش دەکەوێت ئەوەی دووهەمیشیان کۆکردنەوەی ئاوە لە هەر شوێنێک دڵۆپێک ئاو هەبێت باراناو هەبێت ئیش دەکەین بۆەوەی گل بدرێتەوە کۆ بکرێتەوە بێتە دەریاچەیەک بێگومانە و دەریاچانە دەبنە جێی سەرنجی ڕاکێشانی گەشتیاری چونکە ئەوەی ئەم بەنداوە نوێیانە جیا دەکاتەوە لە بەنداوەکانی پێشخۆی لەگەڵ بەنداوەکە پاکێجێکی متەکاملە واتە محەڕەماتی بەنداو دیاری دەکرێت ئەوە نییە هەر بەنداوێک دروست بکرێ و کەپری لەسەر بکرێ و یعنی شتی ناشرینی لەسەر دروست نا لەگەڵ بەنداوەکە پاکێجێکی متەکاملە محەڕەماتی دیاری دەکرێت کە کەس ناتوانێت لەوێ هیچ بکە و ئەوە بە ماستەر پلانێک دەکرێتە پرۆژەی گەشتیاری ئینشاڵڵا ئێمە لە گۆمەسپان و لە دوێنیش هەمان ئەزمون دەبینین ئەوەی کە لە بەنداوی دوین قەڵای دوێنیش نۆژەن دەکرێتەوە چەند گرنگە بۆ بەرەو پێشچوونی بەڵێ بێگومان ینی بەڕێزت دەزانی قەڵای دوین یا هەر ناوچەیەکی تری شوێنەواری کاتێک کە گەشتیار لە شوێنێکە چەند فاکتەرێک کۆ دەبنەوە پێکەوە جوانی ناوچەکە نزیکی باشی ڕێگای هاتوچۆ و بوونی ئاو ڕووبەرێکی ئاوی بوونی خزمەتگوزاری جۆراوجۆر و بوونی ناوچەی شوێنەواری هەمووی پێکەوە وا دەکات زیاتر سەرنج ڕاکێش بێ بۆ گەشتیار
بە تایبەتیش گەشتیاری دەرەکی یان ئێگە من کەمێکیش لەو پسپۆڕی خۆم بچمە دەرەوە دەمەوێت پێت بڵێم گەشتیار تا ئێستا مەسەلایمە بایەخمان بەوە داوە زۆرترین گەشتیار بێت بەڵام بێگومانم لەوە لە دیدگای حکوومەتە ئەوە هەیە چ جۆرە گەشتیارێک دێت ئایا گەشتیارێک کە $200 بێنێ بۆ ئەم وڵاتە یا گەشتیارێکە $2000 بێنێ بۆ ئەم وڵاتە بۆیە زیاتر ئامانجەکە بەرەو ئەوەیە گەشتیاری تایبەت ڕابکێشێتە ناو بازارەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە لە کۆتایی ئەمەوێت وەڵامی پرسیارێکت لێ وەرگرم کاکاروان بەهۆی ئەم بەندا و پۆندانی کە ئێستا دروست دەکرێن ڕەنگە بە دیاریکراوی نەتوانی پێم بڵێ بەس بەنزیکەی لە سەتا چەندی ئەو ئاوەی کە دێتە هەرێمی کوردستانی دی بە فیڕۆ ناڕوات. تەماشا بکە ئەو ئەوەی دێتە هەرێمی کوردستان ئەمە بڕێکی زۆرە و بڕەکەشی دەگۆڕێ لە ساڵێک بۆ ساڵێکی دیکە ڕووبارەکان بەداخەوە وڵاتانی دەوروبەر هەمویان کۆنتترۆل کردوون تقریبان بۆیە ئەتوانم بڵێم ئێمە دەبێت بەدیل بە دوای بەدیلەکانی خۆمانە بگەن تەمان بێئومێد نابین لەو بابەتە چونکە ئەوە بابەتێکە پەیوەندی بە زیاتر حکوومەتی فیدراڵەوە هەیە بۆ ڕووبارە نێو دەوڵەتیەکان تا ڕادەیە ئەوانیش موفق نەبوون نەک تا ڕادەیەک هەر موفق نەبوون لەوەی نەخۆیان بپارێزنونە ئێمەش بپارێزن ئێمە باجی هەڵە ئیدارەدانی ئاوە دەین بۆیە ئێمە ڕێگای خۆمانەگرینە بەر و ڕێگای خۆمانمان دۆزیوەتەوە ئەویش ئەوەیە قەترەیەک باران کانیەک یان سەرچاوەیەکی ئاوی ناوخۆی لە هەرێمی کوردستان نابێ بە فیڕۆ بڕوە دەبێت کۆ بکرێتەوە کارەکەی ئێمە زیاتر بەوەیە کە زیاتر باراناوەکان کۆ بکەینەوە و بە فیڕۆ نەڕۆ. دەستخۆش بەڕێز کاروان سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان سپاس کە ئامادەیت لەگەڵمان دەستخۆش.